پرۆگرامی میوانی توین بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کات، یانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، یعنی نەبوونی عیب نییە. بەخۆ پێم بکرێ مناڵەکانیش دەرەکەم لە مەکتەب لەبەر نەبوونێ. سڵاتان لێبێت، خۆشحاڵم دووبارە هاتوومەتەوە قەزای کفری، هاتوومەتە لای ئەم خانەوادە بەڕێزە و ئەم خاتونە هاوسەری نەماوە خاوەنی 5 مناڵە دەمەوێت باسی ژیان و گوزەرانی خۆین بۆ بکات. پرۆگرامی میوانی توین بە سپۆنسەری سەرمایەدار مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. خاتونگیان باشی؟ باشی، خۆش بێخوا. باسی ژیانی خۆتم بۆ بکە، لەکەیەوە هاوسەرت نییە؟ ژیانت چۆنە؟ 2 ساڵە. 2 ساڵە هاوسەرت نییە؟ خاوەنی 5 مناڵی، مناڵەکانت تەمەنیان گەورەیان بچووکە؟ وەڵا گەورەکەیان 18 ناوێت. کوڕە گەورەکەیان؟ نەوەڵا کچە. ئاوەڵا. چەندیان خوێنکارن؟ وەڵا 4یان. یەکێکیمان لەبەر نەبوونەی دەرکردە. کچە گەورەکەت لەبەر نەبوونی؟ نەوەڵا کوڕەکەم لەبەر نەبوونەی دەرکرد، على ئەساس ئیشێکمان بۆ بکا، بەخوا هیچ ئیشێکیش. تەمەنی چەندە کوڕە گەورەکەت؟ 2005. 2005 وازی لە مەکتەب پێنا لەبەر ئەوەی بڕوا ئیش بکات. ئیشیش نییە. چونکە ئەو ناتوانێت کرێکاری یەکپایان بۆ نمونە شتێکی قورس بکات. نەوەڵا ناتوانێت، بەخوا ئیشیش نییە، بەخوا خۆ دەزانی. خانووی خۆشتان نییە؟ نەوەڵڵی خۆمان نییە. ئەی بژێوی ژیانتان چۆنە؟ کێ هاوکاریتان ئەکا؟ موچەیەکتان هەیە؟ هیچ شتێکمان نییە، هیچ شتێکمان نییە، خوازانێ لە باسەر تەنیا خێرخواز. ئەگەر خەڵکەکە نەوێ خۆم و 5 مناڵەکەم بەخوا لە برسیام لێن ناو ماڵەکە. بەخوای گەورە خوازانێ لە باسەرمان یەک دینارێکمان نییە، هیچ شتێکمان نییە. بەخوا جارە تۆی پارەی کیلۆی تەماتەمان نامێنە لە ماڵە. خواکرد نایە لە مناڵەکان لە مەحەلە لە دەشت و باسی کرد، حەز ناکەم. بەخۆ پێم بکرێ مناڵەکانیش دەرەکەم لە مەکتەب لەبەر نەبوونی. بۆ لەبەرەوەی کە ئەچن بۆ مەکتەب پێویستیان بە پێداویستی مەکتەبە؟ بەخوا کچەکەم گەورەیە ڕۆ بە متەوەستەیەک دیناری نادەمێ، ئەوە بێ پارە ڕۆ بێ پارەتێتەوە. بەخۆ یەک جا تۆتی دای هاوڕێکانم 5,000 گیرفانیان هەیەوان، ئەی من پارەی دەبێ ئاوم پێ نییە، هەریژم قەی ناکە کوڕم، خوا گەورەیە. ئەی چۆن یعنی لە ماوەی ئەم 2 ساڵە تەبعاً هەتا باوکیان مابوو وەزعیان باشتر بووە، لە ماوەی ئەم 2 ساڵە جلوبەرگی مەکتەب و پێداویستی مەکتەب کە داوایان کردووە؟ بەخوا خەڵک خێر خواست بیان کردایان کردایە، بەخوا یەک ناتوانم یەک پەنتوریان بەناسێنم، ناتوانم هیچیان بەبسێنم، ناتوانم جلیان بەبسێنم هیچ. کاتێکە لە مەکتەبە بینێ هاوڕەکانی شتیان پێیە، جانتای تازایان پێیە، جلوبەرگی جوان پاریان پێیە، یەنەوە بۆ تۆی باسەکە؟ بەخوا هیچ وسکەتە گیرم نایژمە لە بەردەمیان ناگیرم، وە دزیوە گیرم، ژم بان نەبرین نەگیرم. تۆ دڵخۆشیانەی تەوانێ؟ ئەری بەخوا خوازانێ لە بانسەر، بەخوا هیچ شتێکمان نییە، بەخوای گەورە، بەخوا یەک دینار ڕاتبمان نییە، هیچمان نییە. لە ڕووی پێداویستی ناوماڵ و شت نوقسانیتان هەیە؟ هەروە بۆیان لەبەر نەبوونی واتان لێ هاتووە؟ وەڵڵی هەروە بمانە کاتی خۆش پیاوەکەمە لە عەلوە و تشتی شێکرد بەخوار کاسب بیچنی نەوێڕات و بچتی نییە. یعنی ئەو کاتێک هاوسەرەکەشت ما بوو وەزعتان زۆر باش نەبووە؟ نەوەڵا زۆر باش نەوەڵ، هەر ئەوەی پێیا کردووە کە بتوانن بخۆن. بۆیە ناوماڵێکی واتان نییە ئەم خانووی کە تیاشیا ئەژین باش نییە؟ ینی نەوەڵا بەخوا حماماوە دەسەکەی خەریکا ڕوخێتە سەرمانە، باران بوارێ هیچ مناڵەکانم مەلە نادەمە، ترسم بڕخێتە سەرمان. حمام و تۆالێتەکەشی لە دەرەوەیە؟ ئارە وەڵڵا.
بەخوای گەورە لەبەرەوەی کە نەخۆشیش بکەون دواتر تۆ ناتوانانی بیان بێ بۆ لای بەخوا خۆم نەخۆشمەوەتانی ناتوانم ئایادەیە بکەم نەخۆشیەکەی خۆت چییە؟ بەخوا دوو قاچم ئەم چەنانی شەڕۆیم دوو قاچم هەرگیری سەوەفانی بەرزە ئاوی نەماوە بەخوا دکتۆرەکەوتی کوڕژ بیا ناتوانم بخواوەکی بەلەبان ئسکەمیل دانش ماڵسم دانشم مناڵە بچووکەکەت تەمەنی چەنە؟ چوارە ابتداییە لە چواری ئیبتیدایی دە ساڵی پڕ نەکردە جارێکە لە چواری ئیبتیداییە ئەکاتە 11 ساڵ؟ دە ساڵی پڕۆ نەکردە جارێکە دە ساڵی تەواو نەکردووە ئەخێری ساڵەکە بێت خۆت تەمەنت چەنە؟ تەمەن خۆم 45 ساڵم 45 ساڵی لەبەر ئەوەی نەخۆشی کە تۆ ناتوانانی هیچ ئیشێک بکەیت بەخوا ناتوانێت چونکە زۆر ئیش هەیە ئەگەر بۆ نمونە ئیشەکە باشیش نەبێت طبعاً هەموو ئیشەی هیلاکی هەیە بەڵام سەربەرزی ئەگەر بۆ نمونە تۆ نان بکەیت یان بڕۆی لە شوێنێک پاکردنەوە بکەی بۆی مناڵەکانت احتیاج نەبن هۆکاری ئەوەی ناتوانانی مناڵەکان بە جێبێڵی یان نەخۆشیت ناتوانانی بیرت نەکردوێتەوە بەخوا حەزەکەم ئیشیان بۆ بکەم بەخوا حەزەکەم بەس بەخوا سەوەفانم هەیە هەر گشتیان سەوەفانە خوازانێ لە باسەر بەخوا ناتوانم ئیشێکیان بۆ بکەم لەبەر نەخۆشیەکەت ناتوانانی هیچ ئیشێک بکەیت ئەگینا ئەگەر خۆشت ڕۆژ لە هەفتەیەکە یەک دوو ڕۆژیش ئیشت بکردایە باشتر بوو بۆ تۆ بەخوا ناتوانم خوازانێ لە باسەر ناتوان بخوا ئیش ناو ماڵ وەزار حاڵەکەم ناتوانم بخوا ڕاستوانای ئیشم بۆیانەکرد بەس بەخوا ناتوان شکر مناڵەکانت هیچیان نەخۆش و شتیان لەگەڵانیە الحەمدلله باشم نەخوا بەزیاد بۆ ڕەمەزان چۆن خۆتان ئامادە کرد خواردن شتی تایبەتتان کڕی چیت بازارت کرد شتی کڕی تایبەت بەمانەکە گەورە نەبەخوا نەچوومە بازار بەخوا هیچم نەسەن ئەی چی ئەخۆن کاتێکە ڕۆژ و ئەشکێنن ماشەڵڵا هەمویان گەورن و دڵیان بەخوا خێرخواست خەڵک شتێکمان بۆ بێرە ئەیخۆین ئەگەر نەوێتیش بەخوا هەر دانشین چی بکەین هیچ شتێکمان نیە هیچ شتێک سەر سفرەکەتان بۆ نمونە ئەو کەسانی کە تۆزێ هەبوون ئەنو ئەخواردندا ئەنێ لەوانەیە یەک دوو خواردن دابدرێ لەسەر سفرەکان ئێوە ژوان وڵی چی نەوەڵای دوو خواردندانانم و حیاتی نەوەڵە ناتوانانی دوو خواردن دابنێت ئەی هەبوو حەستان لە خواردنێک بێت مناڵەکانت داوای شتێ بکەن و نەتوانی بۆیان بکەیت ئەرەوەڵا چەندجا سەتەها جاوام لێاتە داوای شتێکیان کردە نەمتوانی بیکەم وان بەخوا ئەی چی بکەم هیچ ڕات بچتمانی هیچ نییە هیچ ئەتوانی گۆشت و مریشک بە پێی پێویست بکڵی نەسەندە بەخوا باوکیان وایلاتە 1 کیلۆ گۆشتم وە پارە نەسەندە بەس خواخوای عەلیم و خەبیرە بەخوای گەورە 2 ساڵە 1 کیلۆ گۆشتم بۆ مناڵەکانم نەسەندە یەک مامر ناتوانم بەخوای گەورە مامرم نەسەندە خوازانێ بەس خێرخواز بۆمانەی تێرێ خەڵکێکەی تێرێ هاوردیان ئەیخۆی نیان هەورد بەخوا نایخۆین خوا وەکیل بێ لەبان سەرم ناتوانم هیچ قەت نایسێنم باوکیان وای لاتە تای 3 کیلۆ گۆشت حیوانم بۆیان نەسەندە بەخوا کوڕەکەت ڕۆیشتوو بۆ شوێنێک ئەگەر بۆ نمونە لە دوکانێک ببێت بە شاگردێک شتێک پرسیار بکاتیان هەر نەچووە پرسیار بکات بۆ ئیشکردن بەخوا ئەڕوا حوڵەدا تکە تکە ئیشەکە کەمە ئیشەکە بەخوا 2 ڕۆژ ئیش بکە 1 مانگ ئیش ناکە تەمەنیشی مناڵە بەخوا وە ڕۆژی بێ 1 ڕۆژ بڕوا بۆ ئیشکردنتر لە حیوەتان چەند ڕۆژ نەخۆشەکە فێژە ناتوانم ئەرێ بەخوا پێی ناوخۆش نەبوو کەوازی لە خوێندن هێنا بەرەوەڵا بەخوای سێشێژێ بمنێرە تخوا بمنێرە بۆ مەکتەبدایە تخوا با بڕۆمە بۆ مەکتەب ێژمای تۆ چۆنەوەگرە بۆ مەکتەب تووڕۆ ئیشمامە بکە بەو تەمەنە مناڵیەوە ئەو بەرپرسیارێتت کردوتە ئەسوی ئەو مناڵەکە دەوری گەورەیەک ببینێت و ئیش بکات ئارێ بخوا مەسئولێتە ئەوە مامۆستاکان ئەزانن کە ژیان و گوزەرانتان ئاوایە مامۆستای تەلەبەکانتان هاوکاریتان ئەکەن وەڵای کەم مناڵەکانتان یعنی لە مەکتەب مامۆستا داوا شت ئەکا بۆ مناڵێ و دەفتەرە بکڕە ئەو شتە بکڕە هەبووە کە مناڵەکەی تۆ نەتوانی لەو کاتەیە بۆی بکڕ مامۆستا لێ تووڕە بوو بێت نەتکردووە داوایەکەن لیان ئەتێن و باسیەکەن نەمکردە بۆیان ئەی بەخوا یعنی هەست بە ڕفیق کەمیەکەی لە مەکتەب زۆر ئەرێ بەخوا پێت ناخۆشە تۆ زۆر بەخوا ساعاتێکمان مردنێکە بەستر چ بکەین ئەژین و چ بکەین
خی گەورەی شەڵا تۆیان بۆ بهێڵێت لەبەرەوە دایک پشت و پەنایە ئیشەڵا تۆ بهێڵێ بۆ مناڵەکانت ئەتەوێت چیت بۆ بکەن داوای چی لە خێرخوازانەکەی داوا لە خێرخوازەکەم یارمەتیمان بدەن بەشکەم خانیە بۆی مناڵێ لێ بکەن بەشکەم خی گەورە لە بەهشت خانیان بۆ بکە داواکەم لە خێرخواز هانامانەوە بێنە هانامانەوە خۆم 5 مناڵەوە هیچ حالێکم نییە هیچ شتێکم نییە نازانم چی بکەم هیچ شتێکمان نییە ئەتەوێت خانوتان بۆ بکەن لەبەرەوە کە هەوڵی ئەو ئەی پاشە ڕۆژێک هەبێ بۆ مناڵەکانت ئەرێ بەخوا ئەرە وەڵا گەرەکمە خانێکمان بۆ بکەن بەشکەم خی گەورە لیان ڕازی بێ بەشکەم خوا لە بەهشت خانیەکیان بۆ بکە ئامین ئیشەڵڵا ئێمە شیوادارین ئیشەڵڵا دەرگای خێر بکرێتەوە بەڕووتانە هاوسەرەکەت هیچ نەخۆشیێکی هەبوو کە مرد بە نەخۆشی مرد بە کۆرۆنا مرد زۆر مایەوەیان لە سجن بی لە سجن بوو لە سجن بی لە سجن کۆرۆنەی گرد و مرد خوا ئەفریکایە خوا خی گەورە لێ خۆش بێ ئیشەڵڵا تەمەنی تۆ درێژ بێ بۆ مناڵەکانت ئیشەڵڵا کوڕەکانت ببێ بە پشت و پەنا بۆت ئێمە دیارێکمان پێەیە لەلایەن سپۆنسەری بەرنمەکە مەریوانی حاجی جەمال ئیشەڵڵا بتوانی ئەگەر شتێکی کەمیش بێت بۆ مناڵەکانت بۆ جەژن خواردنێکیان بۆ بکڕی بەدڵی خۆیان جلوبەرگیان بۆ بکڕیت پێداویستێکی کەمیش بێت لە ماڵەکە تا بۆ دابکە ئیشەڵڵا یاخواوە خێر بێن و زۆر مەمنونم خی گەورە لەتان ڕازی بێ خوا پاداشتان بدا خۆشبی لەگەڵ تۆ ئیشەڵڵا زۆر مەمنون بەرنامەی میوانی تۆین لە کفری گوێبیستی ئەم خانەوادە بەڕێزە بووین ئەم خاتونە باسی ژیانی خۆی کرد کە ئەو لەبەر نەبوونی مناڵێکی لە خوێندن دەرکردو و بەردەوام مناڵەکەی داوا ئەوە کات کە بینێرێتەوە بۆ خوێندن هیوادارین ئێوەی خێرخوازان ئاوڕی لێ بدەنەوە و دەستی هاوکاری بۆ درێژکەن پرۆگرامی میوانی تۆین بە سپۆنسەری سەرمایەدار مەریوانی حاجی جەمال پێشکەشکرا خواتان لەگەڵ بەخۆ پێم بکرێ مناڵەکانیش دەرەکەم لە مەکتەب لەبەر نەبوونێ پرۆگرامی میوانی توین بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، ینی نەبوونی عیب نییە.